دامەزراوەی ڕەنێو وەک سەرپەرشتیاری بەرهەم و نووسینەکانی مامۆستا عەلی باپیر لە 17هەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بەشدارە و سەرجەم بەرهەمە بەردەستەکانی مامۆستا عەلی باپیر نووسەر و سیاسی نمایش کردووە و داشکانی لە سەدا 30 بۆ لە سەدا 60 بۆ کۆی بەرهەمەکانی کراوە. دامەزراوەی ڕەنێو ئەمساڵ بەشداری کردووە لە 17هەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر. ئەمە یەکەم جارە بەشداری لە پێشانگای دەکەین لە شاری هەولێر. بەرهەمەکانی جەنابی مامۆستا عەلی باپیر خۆی نزیکەی 200 بەرهەم زیاترە، بەڵام ئێمە لێرە ئێستا 60 بەرهەممان ئامادەیە. ئەوانەی کە چاپ کراون لە چاپ دراون لێرە بەردەستن. بەنسبەت داشکاندن لە سەدا 30 تا سەدا 60 داشکاندن لەسەر هەموو بەرهەمەکان کراوە و بە ڕێژەی بەرچاو تەفسیرەکەی جەنابی مامۆستا کە لێرە بەشداری پێکراوە 150 بەرەو سەرەوە داشکانی لەسەر کراوە. نووسەران و ڕۆشنبیران و زانایانی ئاینی سەردانی دامەزراوەی ڕەنێو دەکەن، باز لە مامۆستا عەلی باپیر نووسەر و قەڵەمە بەبڕشتەکەی دەکەن کە لە بوارە جیاوازەکاندا خزمەتی بەرچاوی بە ئاین و نەتەوەکەی کردووە. تەفسیری قورئانی بەرز و بەپێزیش گرنگترین و گەورەترین بەرهەمی مامۆستا عەلی باپیرە. مامۆستا عەلی وەکو ڕۆشنبیر، وەکو بیرمەند، وەکو نووسەر، وەکو بانخواز، وەکو زانا، وەکو دەیانی عەتیباری تر جێگەی ڕێزە بۆ هەمومان. ئەمە دەستخۆشێکی لە مامۆستا و ماشەڵڵا مامۆستا دەوڵەمەندە. ئەو بوارانەی کە لێی تیا نووسیوە مەوسوعەیەکی کاملە. هیوادارم ڕۆژە سەرجەم کتێبەکانی وەکو حەقیبە، وەکو مەوسوعەیەک بە هەموو جارە هەموو بە یەکۆ تەبع بکرێ ماشەڵڵا، لەگەڵ ئەوە کە لە شاخ و لە شار و لە سیاسەت و لە پەرلەمان و لە کۆمەڵێ جمگە و بەرگەی ژیانە حازر بووە، لە کۆمەڵە کون و قوشبنە کاری دیار و ناداری کردووە. لەگەڵ ئەوەشە لە بواری نووسینە ماشەڵڵای لێبێ. ئەگە بڵێن شای کتێبەکانی ئەو چێ بەلای منەوە هەمووی کتێبی باشن، بەڵام ئەو کتێبی مەسەلەی مەنسوخ و ناسخە. باشترین نووسەری سەردەما، نووسەرێکی چاک، نووسەرێکی بوێر، نووسەرێکی ئازا، نووسەرێکی چاونەترس، ئەوەی بێوێ برێ دەیکا و دەینووسی. کتابەکانی مامۆستا لە چاو هەموو نووسەرەکان زۆر زۆر باشە، بەکەرچی ئێستا و پێشترێ و دوا ڕۆژی دێ. کتابەکانی مامۆستا لەسەر ئاین دەدوێ، ئاینیش هەموو بوارەکان لەخۆ دەگری. یانی ئینسانێک ئەگەر نەتوانی هەموو کتابەکان بکری بخینتەوە، با هەر کتابەکانی مامۆستا بخینتەوە. تاکو ئێستا مامۆستا عەلی باپیر زیاتر لە 219 بەرهەمی چاپکراوی هەیە. بەشێک لە بەرهەمەکانیشی بۆ زمانەکانی عەرەبی، ئینگلیزی، تورکی و فارسی وەرگێردراون. لە ئێستاشدا 5 بەرهەمی دیکەی لە ژێرچاپدان و دامەزراوەی ڕەنێویش بۆ سەرپەرشتی و گرنگیدان با بەرهەمەکانی دامەزرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.